بەڕێزانم کاتتان باش لە دواناوەندی شیرینی کچان ڕێژەی بەشداریکردنی دەنگدانی تایبەت دەتوان بڵێم لە ئاسێکی بەرزایە لە سایەنەوە شتیوا باز دەکرێت لەگەڵ کاگ ئارام جەمال پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن ئەمان لە بەیانەوە لێرن لە بەیانی زۆر لەگەڵ ئێمە لێرن کاگارام ئەمان چاودێریەکی وردی پرۆسەکە دەکەن گفتوگوی زیاتر لەگەڵ کاگارامەکەم سلااو بۆ جەنابێت بە شێوەیەکی گشتی دەنگدانی ئەم جارە هێزە تایبەتەکان خوێنەوەی ئێوە چییە بۆی پێشێلکارێکان پێشت زۆر بازەوە ئەکرا کە بردنە ژوورەوەی مۆبایل قەدەغەیە بەڵام ئەمڕۆ مۆبایلیش دەبرایە ژوورەوە و کەم تا زۆرێک نەتوانرا ڕێگری لەو کارە بکرێ هۆکاری ئەمە چی بوو ئێمەکو هاوپەیمانێتی تۆڕ و ڕێکخراوە نیشتمانەکان لەسەر ئاستی هەر هەشدە پارێزگا و بە تەبی بە هەڵەبجەشەوە ئێمە چاودێریمان کردووە و تاکو نزیکەی سەعات دوو نزیکەی 2000 پێشلکاری بۆ لە ئاستی عێراقا و پێشلکارەکان تەبعی جۆرا و جۆرن ئەوەی بەڵام زۆر زەقە مەسەلەی نەپاراستنی نهێنی دەنگدانە ئەویش بەهۆی ئەو مۆبایلەوەیە کە ئەبرێتە ژوورەوانەیە کە ئەمە بەڕاستی لە هەموو هەڵبژاردنێکاوە بە تایبەتی لە هەڵبژاردننی دەنگدانی تایبەت تا زۆر دووبارە ئابێتەوە کە ئەمە سڕیەتی دەنگدان نهێنی دەنگدان ناپارێزێ و ئەمە تا ڕادێکی زۆر نیشانەی ئەوەیە کە دەنگدەر پێشوەخت ئاراستە کراوە بۆیە ئەگەر نا پێویست ناکات تۆ مۆبایل بەریتە ژوورەوانێ و لە پشتی کابینەکان و وێنەی کارتی دەنگانەکەت بگریراوە بەڵێ ئەوە لە چەندین بنکە ئەوە کراوە و چاودێرەکانی ئەمە ڕزیان کردووە باسان لە عێراق کرد کە 2000 پێشێلکاری کراوە ئەگەر فۆکسەکە بخینە سەر هەرێمی کوردستان بۆ پاشان شاری سەیمان لە هەرێمی کوردستانە تقریبەن پێشێلکارەکان لێگەچن لەبەرەوەی هەموو هەڵبژاردنێک کە دەنگدانی تایبەتە کۆمەڵێک پێشێلکاری هەند دووبارە بنەوانێ مەسەلا دانانی خێمە لە دەرەوەی بنکەکانە بە شوێکی زەق بینراوە کە خێمە دائەندرێ پێشەوە دەنگدەری تایبەت دەچێتە ژوورەوانێ نازانرێ خوازانێت چی لەگەڵا بازەکرێ لە دوایەوە دێتە دەرەوانێ و دواتر وێنەی کارتەکەی کاری دەنگانەکەی ئەگرێت و مۆبایل لەبێ و کە ئەمانە بەڕاستی پێشلکارن هەمووی ستە خانەی نەپاراستنی نهێنی دەنگدانەوە هیچ دەنگدەرێک نەبووە سکاڵا لای ئێوە تۆمار بکات یاخود بە جۆرێ لە جۆرەکان بڵێ فشارم لێکراوە حاڵی وا ڕوویداوە نا ئێمە وەکو چاودێر بەڕاستی چاودێرین و ئەگەر هەر کە دەنگدەرێک بێ سکاڵا بکابێ لە لای منەسقی مرکز یاخود لای مدیری مەحەتە بتوانێت سکاڵا بکە بەڵام ئەتوانێت ناڕەزایەتی بە شێوەیەکتر دەربڕێکە ئەو لانەی کە ئاراستەی کردووە دەنگی پێنەدات باشە خوێنەوەی ئێوە بۆ هەڵبژاردننی گشتی چی دەبێت کە دوو بەیانی بەڕێوە دەچێت تەسەورەکەن ئەم پێشێلکاریانی کە باست کرد لە گشتێکە شاڕنگ باتەوە هیوادارین ئەوەی کە لە دەنگدانی تایبەتە بە تایبەتی مەسلەی بەکارهێنانی مۆبایل ئەوە ڕێگەی لێبجێرەوە کۆمیسیۆنی ڕێوشێنی تون بگرێتە بەر بۆ ئەوەی کە ڕێگە نەدرێ بەوەی کە مۆبایل ببرێتە ژوورەوە بۆ هەموو دەنگدەرێک ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ئەگەر هەتا ئەوە هەبێت بەڕاستی ئەمە کۆی پرۆسی هەڵبژاردنەکە خەوشدارەکە باشە بەگشتی ئەم هەڵبژاردنە لەگەڵ ئەوانی ڕابردوو چ دەتوانین بڵێن هاوسەنگیەکەیە یاخود لەیەگەچن یان ئەمە باشترە یاخود نەخێرەوانیکە باشترە خوێنەوەی ئێوە چییە بۆی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی پێشێلکارەوە لە ڕووی بەڕێوە چوونەوە تەوی ڕێژەی دەنگدان بەرزە و توان بڵێن پارێزگای سلێمانی ئەساکە لە هەموو پارێزگاکانی عێراق ڕێژەی دەنگدانی تایە بەرزترە بەراورد بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کەلعادە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان گەرمترە بە حەماسترە بەڵام بۆکو دەنگدانی تایبەت ئەو پێشەلکارانەی کە لە دەنگدانی تایبەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە هەبووە ئەو پێشەلکارانە لێرەژە بینرێتەوانێ بەڵامی تر بە نسبەی جیاجیا لە بنکێکەوە بم بنکەی وا هەیە زۆر باشە زۆر باش بەڕێوەچێ بەڵام ئەو بنکانی کە چاوی کامێران لەسەر نییە ئەو بنکانە بەڕاستی پێویستە کامێرا بچێتە سەران بە تایبەتی بۆ حەوشە و بۆ دەرەوەی بنکەکان چونکە لەوێ زیاتر تێکەولێکە ئەکرێت و لەوێ زیاتر بسەوە معامەلە هەیە.